السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان، دەمەوێتن ئەوڕۆ باسی چەمکە چ بکەم کە ئەویش پارەیە. پارە زۆر جاران گەنجەکان لە بیدایەتی ژیانیاندا وا تێدەگەن شعورە چەمال و دروست دەبی ئەوەی پارەی نەبیتن حیسابی لێ ناکرێت، ئەوەی پارەی نەبیتن بە بەشەر حیسێب ناکرێتن. لێ هەوڵ دەدا پارەی بە هەموو شتێکی بەدەستبینی، پارە لەکنی کاریزمای سەردەما، بۆ دەزانی پارە هەموو شتەکە. دوایە کە هەر ئەو کەسەیە نەزڕەی دەگۆڕدرێت پاژێک کە پارەی کۆ دەکاتەوە، لێیەکە خەڵک هیوا هەیە هەموو شتێکی دەکات لە پێناو پارەی. کاتێک کە پارەی بەدەست دێنی تێدەگات دەرێ پارە ئەشتێکە لە شتەکانکە. بەڵام ئەو کەسە کاتێک کە بەیبای دەکات لە دنیای و لە سەرمەرگە و دەڕواتن، هەر ئەو کەسەیە نەزڕێ دەگۆڕدرێت بەرامبەر بە پارەی، دەرێ پارەی هیچ نییە. بەڵام خۆشەویستان نە هەموو شتەکە نەشتەکە نە هیچ نییە، ئەوە غەڵەتە، بەڵکو پارە خوای گەورە وەصفی کردێ زوینە للناس حب الشهوات من النساء والبنين والقناطر المقنطرة، یعنی خوای گەورە وەکو زینەت باسی کردێ لە دنیایەکە. و پارە خودی بەختەوەری نییە، پارە هۆکاری بەختەوەریە. چونکە ئەتو بەڕاستی بە پارەی دەتانی شوفێرێکی سایقێکی بگری سیارەکە لۆ باژواتر، بەڵام ناتوانانی یەکێکی بگری لە جیاتت نەخۆشکەوی لەسەر سریری قەلەوێرە و لە جیاتت عەمەلیات بکرێ. بە پارەی دەتانی بچی کتابی بکڕی، بەس بە پارەی ناتوانی بچی مەعریفەی بکڕی. بە پارەی دەتانی بچی کاتژمێر و سەعاتی بکڕی، بەڵام بە پارەی وەختی ناکڕی. بە پارەی دەتانی بچی دۆشەک و بالیفی بکڕی، بەڵام بە پارەی خەوی ناکڕی. بە پارەی دەتانی بچی لە سەدەلەی دەرمانی بکڕی، بەس بە پارەی شیفای ناکڕی. پارە خودی بەختەوەری نییە، بەڵکو هۆکاری بەختەوەریە. و دینی ئیسلام هانمان دەدا کە دوورکەوینەوە لە فەقیری، بەسەر فەقیری یازاڵ ببین، بەڵام پارەی بە حەڵاڵی کۆ بکەینەوە و بە حەڵاڵیش سرف بکەین. چار جۆرمان هەیە لەسەر مەسەلەی پارەی. ئەو پارەی کە دەبی بە حەڵاڵی بینی و بە حەڵاڵی سرف دەکەی ئەو لێ پێچینەوەی لەسەرە پرسیاری لێ دەکرێت. بەڵام ئەگەر پارەک بە حرامی پەیدا کرا، لە حرام سرف کراوە پرسیار لەسەر چ لێ بکرێتن، یاخود بە حرامی پەیدات کرد بە حەڵاڵ سرفت کرد ئەوەش خراپە، یاوە خودت بە حرایم پەیدا دەکەی بە حەڵاڵی سرف دەکەی، یان بە حرایم پەیدا دەکەی بە حەڵاڵی سرف دەکەی. ئەو پارانەیە ئەوە نییە کەەوە حیسابی ورد وردی لەگەر دەکرێت، بەڵکو ئەو پارەیە کەەوە بە حەڵاڵی پەیدا دەکەی بە حەڵاڵی سرف دەکەی ئەوە حیسابی لەگەر دەکەی ئەوکانت کە بئس المەصیرە، یعنی ئەوە شتێکی خراپە ئەگەر خوای گەورە ڕەحمان پێ نەکا. لێیەکە وریا بین تێ بکەین کەوا بتانین شتەکان وەکو خۆی تەمەشا بکەین و هەوڵ دەین ئەو تاقەیە کە هەیتمان بیبەخشین، چونکە کاتێک کە دەرێن خوێندن و شەهادە و بڕوانامە و کورسی پارەی ڕادەکێشیتن، بەڵام مهمە بتانی ئەو پارەیە ببەخشیەوە، بتانی بینێری قیامەتێ، چونکە کاتێک کە دەمرین ئەوەی وەرەقە بیتن لەگەرمان نایەتە ئەو دیوی، بەڵام سەڵاوات و عیبادات و چاکە و خێر لەگەرمان دێتە ئەو دیوی. خوای گەورە تێشی قیامەتمان زۆر بکاتن، خوای گەورە وامان لێ بکاتن بەڕاستی بە گەورەی بژین، زۆر لە وەرەقەکان نەنووسین ئەوە سەنەدی خانیە، ئەوە سەنەوی سیارەیە، ئەوە تاپۆیە، ئەوە وەرەقی دۆلاری، ئەوە وەرەقەی دینارە. لەو وەرەقانە هەوڵ دەین تێ بگەین کەوا بیەکەینە خێر و چاکە تاوەکو بیستە ئەو دیوی، چونکە دڵنیا بن کاتێک کە دەمرین هیچ وەرەقەکان لەگەر خۆمان نابین و بە وەرەقەچیش هەموو ئەو وەرەقانە هەیتمان جانە سفر دەکرێت، ئەویش وەرەقەی وەفاتنامەیە. کاتێک کە وەرەقەی وەفاتنامەی وەردەگری عەقدی زەواجت هەڵدەوەشێتەوە، سەنەدی خانەکە لێ دەستینەوە، سەنەوی سیارەکە لا دەچیتن، هەموو دۆلار و دینارەکە نابیتیت و دەبیتە میراثگیرەکانت پێش ئەوەی وەرەقەی شەهاد وەفاتی دەربکەین کە بە خۆمان نایبینین. هەوڵ دەین تێشی قیامەتمان زۆرکەین، خوای گەورە عاقبەت خێرمان بکە.